باس بەرهەمەکە من داوار و هاوسوارە محەممەد لە دایک ساڵی 1996 خەڵکی کوردی پێوازۆکم نەوەی شوێخواسوارەی شوخا محەممەدم دەرچووی زانکۆی خۆیە ما کۆلێژی پەروەردە سوپاس بۆ خوا لە سەردەستی کۆمەڵێک مامۆستا و کەسایەتی جوانی شارەکەم دکتۆری زانکۆ پەروەردەکراوم کە زۆر خۆشحاڵم هەرێکیان لێرەوان حزۆریان هەیە گەورەتان کردم لە 2007 بۆ 2008 زانکۆم تەواو کردووە دوای تەواوکردنی کۆلێژ لە قوتابخانەی نەوەی دوڕۆژە بنەڕەتی ناحکومی تاوەکو ئێستا خزمەت بە زمان و وێژەی کوردی دەکەم بۆ تاوەکو ئێستا شەل لە قوتابخانەیە بەردەوامە جگە لە کاری مامۆستایەتی کاری وێنە چێشانیش دەکەم ماوەی 7 ساڵە لە سەردەستی مامۆستای گەورەی شاری کۆیە مامۆستا هاوکار فریات فێری وێنە چێشان بوویمە وێنە چێشانەکەشم هەر تێکەڵ بە بابەتی ئەدەبیات کردووە واتە هەر وێنەی شاعیرەکان دەچێشم و زیاتر ئیش لەسەر کەسایەتیەکانی کۆیە و شاعیرەکان دەکەم بۆ ئەوەی بتوانم لە ڕێگەی ئەدەبیاتەکەم و لە ڕێگەی هونەرەکەمەوە خزمەتێک بە دەکەم من دابان و هاوسوارە لە دایک ساڵی 1996 ئەم بەرهەمەی ئەمڕۆ بڵاوم کردەوە یەکەم بەرهەم بوو کە باسی بەناوی گەلاویژی شاعیران کە باسی 83 شاعری شاری کۆیە دەکات ئەو شاعرانی کە لە ژیان داماون ئەو شاعرانی کە خۆسی دواییان کردووە کە تێیدا بەرهەمەکە هەموو شاعرانی کۆیە تێدایە بیرۆکەی دانانی بەرهەمەکە لەوە سەرچاوەگر دەمەوێت ویستم لەگەڵ قوتابیەکانم خزمەتێکی زمان و ئەدەبیاتی کوردی بکەین و زیاتر شاعران ئاشنا بکەم بەونەوەی کە لە ژێردەستی من گەورە دەبن و بۆنەوەی کە لە ژێردەستی مە پەروەردە دەبن ئەوە بوو کە ئەوانە کۆمەڵە پرسیار بیرۆکەی دانانی ئەم پرتوکەی پێبەخشین هیوادارم توانم بێتم خزمەتێکی زمان و ئەدەبیاتی کوردیم کرد بێ وەڵەوەیەک خزمەتە سەر خەرمانی ئەدەبیاتی کوردی زۆر گرنگە بۆ ئافرەتانیش ئەوانش بێنە ناو دنیای ئەدەبیاتەوە ئەوانش شت بنووسن هەڵبەتە دزاین نووسەری ئافرەتمان کەمە لە هەموو بارەکاندا داوا لە هەموو ئافرەتان دەکەم لە هەر بوارێک بە هەرێکیان هەیە بێنە پێشەجاچی نووسین بێ هەر لایەنێکی دیکە بێت بەرهەمەوە کۆتان بەرهەممان نابێ ئینشەڵڵا خزمەتی زیاتر ئەدەبیاتی کوردی دەکەین لێرەوە دەستمان پێکە ڕاناوەستن من ناوە کۆسرەتە سەرەتا دەمەوێت دەستخۆشی لە مامۆستادابان بکەم من قوتابی مامۆستادابان بووم بەڕاستی جێگەی شانازیە کە یعنی بەڕاستی ئەو کتابەی دەرهێناوە و بەڕاستی کتێب زۆر شتێکی تایبەت و مهمە لە بۆ هەموو کەسێک و ئافرەت لە ئافرەت بەڕاستی زۆر خۆشە کە با دەدینم ئافرەت ئەوها لەسەرەوەیە و نووسەری هەستی خۆیانن و ئینشەڵڵا هەر سەرکەوتوو دەبێتن بەڕاستی لە تەمەنی ئێمە هەرزەکاران زۆر مهمە کتێب بخوێنینەوە هەر لە بابەتی جەستەی و هزری و بەڕاستی زۆر مهمە هەمووان بخوێنینەوە بێگومان دەمانگەێنێت بە سەرکەوتن و بەڕاستی ژیانمان ڕووناک دەکاتەوە بۆیە هیوادارم هەموومان کتێب بخوێنینەوە هیوادارم زیاتر ئافرەت بدینین لە لوتکە و کتێبی وەرگێڕن یاخود بنووسن یاخود شتی گەلێک مهمتر بکەن بەڕاستی هەستێکی زۆر خۆشە بۆ من وەکو ئافرەتێک کە دەدینم ئەو هەر لە لوتکەیە کوردی بکەم زۆر سپاس هەر بڕێ Dileván, dobro? ما باشد هەروە ڕاگەین کە هەفتەی داهاتوو ئینشەڵڵا لە ئەمان کات و لە ئەمان شوێنە خزمەت ئێوەی خۆشەویستە بین ئەمەی دەکەی کە ماوەڕێ بەردەوام بێت هەر ڕۆژێکی تر کە دیاری و پوری ئامادەکەیەوە با بفەرمون سەرکەکەم لەسەر ناوەڕێژی کتێبی گەلاویژی شاعیران و جیاوی کوردە وەردە کۆتایی بە کورتەوەتارەکە بێنم لە